قال تعالى: إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين. یەکێک لە پێغەمبەرە خۆشەویستەکان سەلامی خوایان لەسەر بێت بریتیە لە پێغەمبەر عیسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. پێغەمبەر عیسا خوای پەروەردگار هەڵی بژاردووە وەگە فەرمێت لە ئاەتی 33 سوورەتی ئالی عیمرانە: إن الله اصطفى آدم، خوای پەروەردگار ئادەمی هەڵبژاردووە بۆ خۆی، کردوێتی بە یەکەم نەبی سەلامی خوای لەسەر بێت، و نوحی هەڵبژاردووە و کردوێتی بە یەکەمینیان یەکەم ڕوسول کە بانگەوازی عەقیدە و بیر و باوەڕ بکات، خوای گەورە هەڵی بژاردووە. عەبدێک و پێغەمبەرێک سەلامی خوای لەسەر بێت و ئالی ئیبراهیمی هەڵبژاردووە، پێغەمبەر ئیبراهیم و نەوەکانی لە ئیسحاق و لە یعقوب یاخود کەس و کارە موسڵمانەکەی خوای پەروەردگار هەڵیانی بژاردووە، فەزڵ و منەتی خۆی بەسەریانە ڕژاندووە. و ئالی عیمرانیش، عیمران کە باوکی مەریەمە سەلامی خوای لەسەر بێت، خوای پەروەردگار هەڵیانی بژاردووە عەلە العالەمین، بەسەر جیهانە فەزلی پێداون بە واسیتەی پێغەمبەرایەتی سەلامی خوای لەسەر بێت. دروستبوونی پێغەمبەر عیسا سەلامی خوای لەسەر بێت بەبێ باوک خۆی لە خۆیە معجیزەیە. پەروەردگارە فەرمێت لە سوورەتی ئالی عیمرانە: إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون. نمونەی دروستبوونی پێغەمبەر عیسا لە لای پەروەردگار وەکو ئادەم وایە، چۆن ئادەمی لە خۆڵ و لە قوڕ دروست کرد، ئاواش عیسای دروست کردەوە بە کون فەیەکونێک کە دایکی کە مەریەمە تەمەنی 13 ساڵە بەبێ پیا و حەمل ئەکات. زۆرینەی زانایانە فەرموون لە دوای بوونی عیسا و سەلامی خوای لەسەر بێت شووی نەکردوێتەوە، و زۆربەی زانایان لە تەفسیری وایەتانە فەرموون هەموو حەملەکەی مەریەم سەعاتێک بوو، هەنێکیانە فەرموون 9 مانگ بوو، 9 مانگ بێ و سەعاتێک بێ و 10 ڕۆژ بێت. ئێمە ئیشمان بەوەیەکەوە پێغەمبەرێک سەلامی خوای لەسەر بێت معجیزەیەک کە دەسەڵاتی ڕەب العالەمینە لەدایک ئەبێت. پێ ئەوترێت مەسیح. بۆچی؟ لأنه كان يمسح بيده على العليل والأكمه والأبرص فيبرئه بإذن الله. پێ ئەوترێت مەسیح لەبەرەوەی ئاوا دەستی هێنا بە چاوی کوێرە، یاخود کەسی بەڵەکە، یاخود خەڵکانی کە گیانیان جۆرە نەخۆشیێکیانە کرد دەستی پیا هێنان مەسحیە کردن، بە ئیزنی خوا باشە بوو، بە ئیزنی خوا نەک خۆی. فيبرئه بإذن الله. هل القرآن شواء فرميت: وأبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله، تنها بإذن يارمتي پەروەردگار. 15 جار لە قورئانە ناوی بە مەسیح هاتووە، وەکو عیسا سەلامی خوای لەسەر بێت 25 جار ناوی هاتووە، بە ئیبن و مەریەمیش 2 جار ناوی هاتووە، کۆی گشتی ناوەکانی 35 جار ناوی لە قورئانە هاتووە لە سوورەتەکانی ئالی عیمران و سوورەتی مائیدە و سوورەتی مەریەمە.